بینەرانی عزیزی NRT ئەم کاتتان باش. خۆمان بە خۆشحاڵ دەزانین کە لە چاوپێکەوتنێکی تردا پێتان شاد دەبینەوە. چاوپێکەوتنی ئەم جارەمان تایبەتە بە قسەکردن لەسەر بواری ڕاگەیاندن و ڕۆڵی ڕاگەیاندنکاران و ڕۆژنامەنووسان لە کایە جیاوازەکاندا. هەندێک پێی وایە ڕاگەیاندنکاران بە جیاوازی بیرروبۆچوون و بڵین ئینتیمایانەوە لە کوردستاندا ڕۆڵێکی باشیان گێڕاوە. هەشە دەڵێت کە ڕۆڵیان گێڕاوە لە قوڵترکردنەوەی قەیرانەکان. هاوکات لەم دانیشتنەدا تیژ دەخینە سەر یاسای ڕۆژنامەگەری کوردستان و یاسای مافەکانی ڕۆژنامەنووسان کە لەم مانگەدا لە لایەن پارلەمانی عێراقەوە پەسەند کرا. بۆ قسەکردن لەسەر تەواوی ئەم پرسانە میوانداری دکتۆر سامان فەوزیمان کردووە، پارلەمانتاری عێراق و ئەندامی لیژنەی ڕاگەیاندن و ڕۆشنبیری. دکتۆر بەخێربێیت. زۆر سپاس. گەر بۆ پرسیارە تەقلیدیە دەست پێ بکەین، ڕۆژنامەنووس کێیە و ئەرک و ڕۆڵی چییە؟ بەڵێ سەرتا زۆر سپاسان دەکەم. دیارە ڕۆژنامەنووس ئەو کەسەیە کە خۆی تەرخان کردووە بۆ کاری ڕۆژنامەنووسی. کاری ڕۆژنامەنووسیش دەتوانین بڵێن کە بریتە لە کاری کۆکردنەوەی هەواڵ و زانیاریەکان و داڕشتنەوەی وە جارێککە بڵاوکردنەوەی لە ڕێگای یەکێک لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە بێت چ نووسراوە بێت چ بینراوە چ بیستراوە بێ. بۆ شێوازە ئینسکلۆپیدیای بەرتانی پێناسەی ڕۆژنامەگەری دەکات. دیارە ئەو پێناسەیەش یەکێکە لە پێناسەکان هەر کەسێک بە جۆرێک پێناسەیەەکە، بەڵام پێم وایە پێناسەیەەکە لە ڕاستیەوە نزیکە. سەبارەت بەوەی کە ئەوەی کە گرنگە لە پێناسی ڕۆژنامەنووس ئەو کەسەیە کە خۆی تەرخان کردووە بۆ کاری ڕۆژنامەنووسی. جارێککە وشەی خۆ تەرخانکردن ئەڵێمەوە چونکە مەرجنی ئەو کەسێکە بابەتێک لە ڕۆژنامەیەەکە دەنووسێت لێرە جار بەجارێک وەک خولیایەک لە نووسینە پزیشکێکە مامۆستایەکی زانکۆیە ئەندازیارێکە دوکانارێکی بازار بێ پێی بوترێت ڕۆژنامەنووس دەبێت جۆرێک لە خۆ تەرخانکردنی تایە بێت بۆ ئەو کاری. سەبارەت بە ڕۆڵ و ئەرکی ڕۆژنامەنووس دیارە ڕۆڵی ڕۆژنامەنووس بە گوێرەی توێرە ڕۆژنامەنووسیەکان دەگۆڕێت، بە گوێرەی ئایدۆلۆژیەکان دەگۆڕێت. ڕەنگە ئایدۆلۆژێتی ئیشتراکی ڕۆڵێک لە ڕۆژنامەنووس داوا دەکات، پێی وایە ئاراستەکەری کۆمەڵگا و خەڵکە. تیۆرەکانی دیکە ڕۆڵێکی دیکە لە ڕۆژنامەنووس داوا دەکەن، بەڵام بە شێوازێکی گشتی دەتوانین بڵێن کە کاری ڕۆژنامەنووس گەیاندنی هەواڵ و ڕای خەڵکیە بە دەسەڵاتدار بە حاکم بە حکام، چکە لە تیۆری سیاسیە دەستەواژەیەگەی پێوترێ حکام و مەحکومین حاکمەکان و خەڵکی و لاما کاتە گەیاندنی هەواڵ و پەیامەکانی حکامیشە کە دەڵم حکامە بەسم لە چ باڵێن حکوومەتە چ کەسەکانی دیکە بێ کە دەسەڵاتیانەیە لە بەڕێوەبردن وڵاتە بە خەڵکی. ئەمە یەکێ لە ئیشەکانی ڕۆژنامەنووسی کە بریتە لە گەیاندنی هەواڵ و ڕاو بیرروبۆچوون، بەڵام ئەرکی ڕۆژنامەنووسی تەنها ئەوە نییە وەکو ڕۆژنامەنووسی بگرە لە هەمان کاتە ئەرکی بریتە لە ڕۆشنبیرکردنی خەڵکی، ئەرکی بریتە لە دڵخۆشکردنی خەڵکی، ئەوەی کە پێوترێ تەسلیە لە ڕێگای ئەو لاپەڕانەی کە بابەتی هوەنەری و کۆمەڵی بابەتی گاڵتە و گەبیان تێدا کۆمەڵی ئەرکی زۆری هەیە، بەڵام دەتوانین بڵێن گرنگترین ئەرکی ڕۆژنامەنووسی بریتە لە گەیاندنی هەواڵ و بیرروبۆچوونی جیاواز. بەڵێ دکتۆر زۆر جار دەوترێت کە ڕاگەیاندن یاخود مەجای ئەعلام دەسەڵاتی چوارەمەوە، هەندێکیش دەڵێت دەسەڵاتی یەکەمە، چونکە بڵین چاودێری دەسەڵاتەکانی بڵین هەریەک لە تەنفیزی و تەشریع و قەزاییەکات. تا چەند ئەم مەجالە لە عێراقدا و لە کوردستان بە تایبەتی لە بەرچاوگیرا و لە چاودێریکردنی ئەو دەسەڵاتانە؟ بەڵێ سەرچاوی هەموو دەسەڵاتەکان بریتێ لە گەل، بریتێ لە خەڵک. ئەمە لەناو دەستورەکانی شاهاتووە. کاتێک کە ڕۆژنامەگەریش زیاد لە هەر دەسەڵاتێکی دیکەی ینی دەسەڵاتە دەستوریەکانی دیکە سەرچاوەکەی لە نێو خەڵکا بێ و ڕۆژنامەنووسان بریتی بێت لە ڕۆڵەی ئەم خەڵکە. بۆیە هەندێک کەس لەو سۆنگەوەی کە گرنگێکی زیاتر بە ڕۆژنامەگەری بدات ناوی لێ دەنێت دەسەڵاتی یەکەم لە بەرەوەی ڕنگدانەوەی یان چاوی گەلە، ڕنگدانەوەی گەلە و گەلیش سەرچاوی هەموو دەسەڵاتەکانی دیکەیەکە لە دەستوردا دیاری کراوە. بەڵام بە شێوازێکی یاسایی ئەوەی کە لە دەستوری وڵاتاندا هەیە سێ دەسەڵاتمان هەیە. لە سەردەمی مۆنتیسکۆ باسی لەوە کراوە جاکردنەوەی دێوان دەسەڵاتەکان و ناوهێنانی ئەو دەسەڵاتانە زۆر لە مۆنتیسکۆ کوانترە لە کتێبی سیاسی ئەرستۆوە باسی لەوە کراوە کار سێ دەسەڵاتی یاسادانان و جێبەجێکردن و دادوەریە. بەر لە 100 ساڵێک بەر لە ئێستا چەمکێکی دیکە پێیا بوو، چەمکی دەسەڵاتی چوارەم لەو کاتەوە پێیا بوو کە ئیتر ڕۆژنامەگەری بوو بە پیشە، چونکە ڕۆژنامەگەری ڕگ و ڕیشەیەکی کۆنی هەیە، مێژوویەکی کۆنی هەیە، بەڵام بوونی بە
بە پیشە مێژوەکەی دەگەڕێتەوە بە پیشەیەکی تا حدێک ڕێک و پێک ڕێکخرا و دەگەڕێتەوە بۆ دوای دەرکەوتنی چاپخانە چاپەمەنی لە دوای 1450کان هەندێک دەڵێن 455 445 50کان 1450کان لەژێر دەستی گوتەنبەرگ لەو کاتەوە بوو بە پیشە بەڵام لە دواترە نزیکەی 100 ساڵێک 150 ساڵێک زاراوەی دەسەڵاتی چوارەمی بۆ بەکارێنرا لەبەر ئەو ڕۆڵە گرنگەی دەیبینێ لەسەر سێدەسەڵاتەکەی دیکە ئەگە سێدەسەڵاتەکەی دیکە بە گوێرەی بیرروبۆچوونی مۆنتیسکۆ گەورە بیرمەندی گەورەی فەڕەنسی هەرێکیان مافی چاودێریان هەبێ بەسەر ئەوی دیکە و ڕۆژنامەنووس مافی چاودێری هەیە بەسەر هەر سێدەسەڵاتەکەی دیکە و تاقیکردنەوە ئەزمموی گەلانیش سەلماندوێتی کە سێدەسەڵاتەکەی دیکە بەبێ دەسەڵاتی ڕۆژنامەگەری بەبێ ڕۆژنامەگەرێکی ئازاد تووشی هەڵە و کەموکڕی دەبێ هەر بۆیە سەرکردەیەکی وەکو جیڤەرسۆن کە سێم سەرۆکی نەتەوەی گرتوەکانی ئەمریکای دەڵێ ئەگەر اختیارم بنێ لە بینی هەڵبژاردننی ڕۆژنامەگەریکی ئازاد لە وڵاتێکا بەبێ ئەوەی پەرلەمان هەبێ یان پەرلەمان هەبێ ڕۆژنامەگەریتیان هەبێ ئەوەی یەکەمیان هەڵەبژێرم چونکە کە ڕۆژنامەگەری هەبوو وەک وایە بە دەوری پەرلەمان و بە دەوری دەسەڵاتەکانی دیکەش هەڵسێت. بڵێ دکتۆر ئەمەوێ هەڵۆستە لەسەر ئەو بڕگەیە بکەم کە لە ناو پێناسەی ڕۆژنامەنووس ئاماژەت پێدا خۆ تەرخانکردن یاخود ینی متەفەڕیق بێ بۆ ئیشەکەی لە عێراقدا ئەمە تا چەند ڕێتیەچێ لە کاتێکە بواری ڕۆژنامەنووسی بواری ڕاگەیاندن نەبووە بە یەکێک لە سەرچاوەکانی بژێوی وای نەکردووە کە ئەو کەسەی خۆی تەرخان کردو بۆ ئیشەکەی بە توانایەکی زۆرەوە و داهێنانەکات وای لێبێ بتوانێت بەو پارەی کە بەدەستی ئەهێنێت بڵێن بژێوی ژیانی خۆی دامی کە کەواتە چۆن دەکرێت چونکە پێم وابێت لە یاسای بڵین عێراقیشە سەبارەت بە ئینەکان هەر باس ئەوواکە بێت کە خۆی تەرخان کرد بێ بۆ لەبەر ئەوەیە قسەکەی بە ڕێزی زۆر ڕاستە هەر لەبەر ئەوەیە چه یاسای سندیکای عێراقی چه سندیکای کوردستان ڕۆژنامەنووسانیان کردووە بە سێپۆلینەوە لەسەر ئەو ئەساسە چونکە تەوقعەوە کراوەکان دێ ڕۆژنامەنووسێ ناتوانێت خۆی تەفەڕوکە کاری مامۆستایەتی ژەکە بەڵام ئێواران کاری ڕۆژنامەنووسی ژەکایان بە پێچەوانەوە کارێکی هەیە بەڵام لە پاڵێ کارێکی دیکەی ڕۆژنامەنووسی هەیە بۆیە هاتوون دابەشیان کردو بە سێ پۆلینەوە وەکۆی کە ڕۆژنامەنووسێک کارکەرێکی لە کاری ڕۆژنامەنووسی عاملی یان مشارێکی یان متەمەڕنی بەو شێوازە چەند جۆرێک لە ڕۆژنامەنووسانیان جیا کردوێتەوە بۆی بگاتەوە حەدەشی کە ڕۆژنامەنووسێگە بێکە متەفەڕق بێ و ئەوەشیان جیاوازی پێ بکرێت لەگەڵ جۆرەکانی دیکەی ڕۆژنامەنووسان. بڵێ دکتۆر وەکو دەزانین ئەزمموی ڕۆژنامەگەری لە کوردستان دوای ڕاپەڕین ئەزمموونێکی مۆدلێکی تەواو نوێ بوو لە بواری بڵین ڕاگەیاندنە ئەم ئەزممونە دوای 20 ساڵ پێت وایە شتێکی زیاد کردبێ بۆ خەرمانی بواری ڕاگەیاندن لە کوردستانە یاخود لە جێگای خۆی وەستاوە و بڵین چەقی بەستەوە هیچ شتێک لە شوێنی خۆی ناوەستێ و چەق نابەستێ مادەم مێژووە ڕوتی مێژوو بەردەوامە هەموو شتەکان لە گۆڕانکاریان بەڵام گۆڕانکاریەکان ئایا بەرەو پێشەوەی یان بەرەو دواوەیە بێگومان دەتوان بڵێم لە دوای ڕاپەڕینەوە ڕۆژنامەگەری قۆناغێکی دیکەی ڕۆژنامەگەری دروست بوو پێش ئەوە ڕاستە چەندین ڕۆژنامە و گۆڤارە بووە بەڵام قۆناغی ڕاستەقینەی ڕۆژنامەگەری جگە ئەوە هیچ لە 1970 لەگەڵ ڕۆژنامەی کوردستانە بەڵام بە شێوازێکی بربڵاو لە دوای ڕاپەڕینەوە قۆناغێکی دیکەی ڕۆژنامەگەری دروست بوو کە ڕۆژنامەگەریەک باشتر هەواڵەکان بگەێنێ هەواڵی خەڵکی بیر و بۆ چوون و ڕخنەی خەڵکی بگەێنێ بە دەسەڵاتدار بە پێچوانەشەوە و جیاوازی لە بیر بۆ چوون و جیاوازی لە ئایدیۆلەکان چەندی جۆر ڕۆژنامە لەو پەڕی چەپەوە تا دەگاتە ئەو پەڕی ڕاست لە هەرێمی کوردستانە دەرچووە قۆناغێکی دواتری ئەو ڕۆژنامەگەریە دەتوان بڵێم قۆناغی دەرکەوتنی ڕۆژنامەی هەوڵاتیە کە لە ساڵی 2000 لە کاتێک کە شەڕی نێوانیەکێتی پارتی وەکو بەفعلی تەواو بوو بەڵام جۆرێک لە شەڕی سارد لە نێوانیانە هەرما بوو ڕۆژنامەیەکی دیکە دەرکەوت کە ڕۆژنامەی هەوڵاتی بوو بە بێلایەنانە لەو کاتە بێلایەن پاڵیا بوو بە پاڵی نەدا بوو بێ هیچێکە لەو دوو بەرەی شەڕەوە کە پێشووتر جۆرێک لە شەڕی نەرگیز لە نێوانیاندا هەبوو دەرکەوت کە پێی دەوترێت لەلایەن زۆر لە ڕۆژنامەنووسانەوە بە نێمچیان قۆناغێکی تازەی ڕۆژنامەگەری دادەنێت کە ڕۆژنامەگەری ئالیە ئەگەرچی ڕۆژنامەنووسی دیکەشمانەیە لە کۆڵەری کەشمانەیە کە پێی وایە ڕۆژنامەگەری ئالی زۆر لەوە کۆنترە و دەگەڕێتەوە بۆ گەلاوێژ و تەنانەت پێش دەرکەوتنی گەلاوێژ بەڵام ڕۆژنامەگەری
ڕۆژنامەگەریەکی ئەهلی سیاسی من پێم وایە دەتوانین هاوڵاتی بە قۆناغێکی تازای ڕۆژنامەگەری دابنین و ئێستا کە ژوا خەریکە وردەوردە قۆناغی دیکە یان بەڵێن جۆری دیکە لە ڕۆژنامەگەری لە نێو هەرێمی کوردستانە دەردەکەی بۆ پێم وایە لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا سەردەمێکی زێڕینە بە ڕۆژنامەگەری کوردی و پێم وایە ئەو دیموکراسیەتی ڕێژەیە کە لە هەرێمی کوردستاندا هەیە بە دەرەجەیە قەرزاری ڕۆژنامەگەریە. بەڵێ دکتۆر پێشەوەی بێمە سەرباسی بڵین ڕۆژنامەگەری ئەهلی لە کوردستان وەکو خۆ باست کرد لە بڵین شەڕەکانی نێوان یەکێتی و پارتی بە تایبەت لە نیوەی دووەمی نەوەتەکانی سەدەی ڕابردوو وای کرد جۆرێک لە بڵین نووسین بێتەکایەوە ئەویش نووسینەکە بریتی بوویان لەوەی پیا هەڵدان بوو یان لە یەکتر ناشرینکردن و یەکتر ڕەتکردنەوە پێت وایە ئەم جۆرە نووسینە یان ئەم مۆدێلە گەر بتوانین پێی بڵێن مۆدێل تا ئێستا کاریگەری ماوە لەناو ڕۆژنامە بواری ڕۆژنامە نووسی لە کوردستان بەڵێ هەستی پێ دەکرێت کاتێک کە ئەزمەی نێوان لایەنە سیاسیەکان نەختێک بەرە و قوڵبوونەوە دەچێت کێشەیەکی وەکو هەر یانە ئەو کێشانەیە کە لە نێوان پارتە سیاسیەکانە دوورزەبێ ئەو کێشەیە ناکە بە چەک هەوڵی چارەسەرکردنی دەدرێت بەڵام کێشەکانی دیکە لە نێو هەموو کۆمەڵگایەکی پێشکەوتن خوازە دروست دەبێت لە نێوان پارتەکاندا سەردەمێک دروست دەبێت بە تایبەتی سەردەمی بانگەشی هەڵبژارنەکان کە لەو پەڕی توندیتیژیە دەبێت ڕاگەیاندنی پارتێکی سیاسی لەگە پارتێکی سیاسی دیکە بەڵام ناگاتە ئەو ڕێژەی تەخوێنکردن و جێ و دان و ڕازانەوەی جنێوە و بە بەتەڵسەیرکردنی ئەو کەسانەشی کە لە جنێوە باڵێن کارامەیە لە شێوازی جینەودانا کارامەیە ئەمە لە ناو ئێمە بەداخەوە لە ڕابردووە هەمانەوە ڕەگ و ڕێشەکەشی ڕنگ بێ لەوەش کۆنتر بێ بگەڕێتەوە بۆ بەداخەوە کە و دەستەواژەوە ئەو مێژوانە بیر خۆمان دێنینەوە بگەڕێتەوە بۆ سەردەمی شەڕی براکوژی لە شاخە ئەو جۆرە ڕاگەیانە بەردەوام لە ڕادیۆکانە گوێمالەیە گرت ئێمە و کاتە هەرزەکار بووی یا مناڵ بووین گوێمان لێ بوو لە ڕادیۆکانە جنێو بە یەکتری دەوترا ناوناوتۆرەی جۆرە و جۆر حیزبە سیاسەکان ئەوانەی کە ڕادیۆیانە بوو کە ئیزگایانە بوو بە یەکتریان دەدا و ئەمەشان لە دوای 94 جارێک کە دەرکەوتەوە و چەند جارێکی کەش خەریک بووە سەر هەڵاتەوە بە جۆرە لە جۆرەکان لەنێو ڕۆژنامەنووسی ئەمەیە بەشێک لە ڕۆژنامەنووسی ئەمەیە سەری هەڵاوەتەوە. لە ئێستاشەوە هەرچەندە بڵێن لایەنەکانی ململانێ جیاوازن بەڵام بڵین لە نەوەتەکانە ڕەنگە یەکێتی و پارتی بوو بێتن ئێستا زۆر جار دەبینی لە نێوان ڕاگەیاندنەکانی بڵین یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕانە دەبینی زۆر جار ئەم شێوازت بڵێن جێبەجێیەکی و بەکارەهێنرێت لە یەکتر ڕەتکردنەوە لە باسکردنی ئەی بۆ ئاری یەکتر بەڵێ یەکێ لە خاڵەکانی ڕەختەنگرتن لە مەرجەکانی ڕەختەگرتن بریتە لە بابەتی بوون. بزانینەوە بابەتی بوونە چۆن لەلایەن ئێمەوەش پێشێل کراوە کاتێک کە کادرێکی لایەنێکی سیاسی بزنەوەیەکی سیاسی حیزبێک ڕەختەن دەگرێت لە لایەنێکیکە یان بە سەرباڵی حیزبەکەی خۆیان هەڵەیە ئەمە تا حەدا مەسلەیەکی ئاساییە ڕێگە پێدراوە لە وەکو کادرێکی سیاسی مامەڵە دەکات و بە سەرباڵی حیزبەکەی خۆیان یان ڕەختەن لە لایەنەکەی کە دەگرێت لە بەرامبەرەکەی دەگرێت بەڵام کاتێک دێن ئەو کادرە سیاسیە یا ئەو لایەنگیرە سیاسی دێنین دەخێنە ناو ترساندنێکی ئێرهابێکی فکریەوە دێن کەسێتی دەشێوێنین دێن قسە لەسەر کەسێتەکەی دەکەین لە جاتەوەی بین وشەکانی ڕوونکەینەوە بێن ڕەختەن لە بیرروبۆچوونەکانی بگرین بێن وڵا ڕەختەن لەو زانیارانە بگرین کە پێشکەشی کردو دین کەسێتەکەی خۆی یەکەین بەکاری کاتێک دێن قسە لەسەر ڕابردووی خۆی یەکەین دێن ڕابردوو 20 ساڵێ و کەسە جارێککە هەڵدەدەینەوە لە کاتێکە هیچ خزمەتی ئەو ڕەختانە ناکەم پێم وایە ئەمە جۆرێک بۆ لە ئێرهابی فکری کە ئێستاکە بە پێچوانەوە ڕەنگە لە سەردەمی دوای چوارە کەمتر بەکارێندا بێ لەو تەنگەژەی لە نێوان لایەنە سیاسیەکانە لە مانگی دوی ئەم ساڵا بینرا بە شێوازێکی زەق دەبینرا کەسێک بیتوانێت لە کەناڵێکا دەرکەوێت کەناڵەکەی دیکە بۆ ڕۆژی دواتر یان لە بەڕاستەخۆ یان لە ڕێگای سایتە ئەلکترۆنیەکانەوە یان لە ڕێگای ڕۆژنامە سێبەرەکانی خۆیانەوە داهاتن دەیان ناو ناوتۆرە و شتیان بۆ هەڵدەبەست. بڵێ دکتۆر من نامەوێت بڕۆمەوە سەرباسی ئەوەی کە ڕۆژنامەی هاوڵاتی وەکو خۆت باس کرد سەردەمێکی نوێ بوو و سەردەمێکی زیێڕینیش بوو بڵێن ئەم 20 ساڵە ڕۆژنامە نووسانی ئەهلی ئەوانەی لە میدیای ئەهلی و سەر بە خۆدا کارەکەن تا چەند توانیویانە بە بڕوای خۆت تا چەند توانیویانە پیشەیی بوون بپارێزن لە کارەکانیانە تا چەند توانیویانە بڵێن ئەو پێوەرانەی کە بۆ بڵێن ڕۆژنامەوانیەکی یان کارکردن لە بواری ڕاگەن بە شێوەیەکی دروست تا چەند توانیوانە پەیڕەوی بکەن و بڵێن پێشێلی نەکەن گەر بتوانیوە بڵێن سەبارە بە پێشێلی نەکەن نەخێر کردویانە پێشێلیان کردووە ئەوەی کە کار بکە هەڵەژەکات هەموو ڕۆژنامەکان یانی کە کارت کرد کە ویستت کارێکی جدی بکەیت
کە ویستە ڕخنە بگریت کە ویستی گەندەڵی کەشف بکەی لە چەند جارێکە لەو کەشفکردانە جارێکان دەرەکەوێت کە زانیاریەکانە ناڕاستە بەڵام لەگەڵەوەشم پێم وایە ینی لە ناو مێژوی ڕۆژنامەگەری کوردیا ئەو ڕۆژنامەگەریانەی کە بەشێک لەو ڕۆژنامەگەریانەی کە پێویستە ناویان بە خەتێکی گەورە و بە خەتێکی جوانەوەی کە بە پێوتر بە خەتێکی زیێڕین بنووسێتەوە بریتێ لە ڕۆژنامە ئەهلیەکانمان بەتایەتی و ڕۆژنامە ئەهلیانەی کە لە سەردەمێکدا بە شێوازێکی بێلایەنانە توانیوانە کاری خۆیان بکەن و هەواڵ بگێنن و ببنە سەرەتایەکیش هەوێنێکیش بۆ دروستبوونی ئۆپۆزیسیۆنێک لە هەرێمی کوردستاندا ئۆپۆزیسیۆنێک جیاواز لەو ئۆپۆزیسیۆنانەی دیکە کە پێش دروستبوونی ئۆپۆزیسیۆنی ئێستا توای ڕۆژنامانە تا ئێستا لەسەر ئەو ڕێچکەیە بەردەوام بن یاخود ئەوانیش لایەن داوە ینی کاتێک کە ئۆپۆزیسیۆنێک دەردەکەوێت لە سەردەمێکە ئەو ئۆپۆزیسیۆنە جددیە وجودی نەبووە ئەوان ڕۆڵی ئەو ئۆپۆزیسیۆنیان بینیوە ڕۆڵی ئەو ڕخنەگرتیان بینیوە و بە شێوازێک تا حدێکیش ئەو بە ڕای من وایە بێلایەنە نەتوانیوانە نە شانیان بنەوە بەلای یەکێتی نەشانیان بنەوە بەلای پارتی کارەکانی خۆیان بە شێوازێکی من پێم وایە لە سڕاعی نێوان ئەو دوو پارتە گەورەیەدا پێم وایە بە قەناعەتی خۆم بێلانیان پاراستووە ڕۆژنامانە بەڵام کاتێک کە ئۆپۆزیسیۆنێک دروست دەبێت لە هەمان کاتە ئەوەی چاوەڕوان دەکرێت ئەوەیە ئەو ڕۆژنامانەی کە پیان دەوتێت ئەهلی سربەخۆ لە هەمان کاتە بێلایەن سربەخۆمە بەزەوەیە کە سەر بە ئۆرگانێکی حزبینین پێم وایە سەر بەجێ ئۆرگانێکی حزبینین ئەهلی ئەوەیە کە هیچ حزبێکی سیاسی پاڵپشتی ناکە بە قەناعەتی پێم وایە بە شێوازێکی ڕاستەوە هیچ حزبێکی سیاسی پاڵپشتی ناکە بەڵام کە دەڵی بێلایەن کەواتە دەبێت تۆ بێلایەنانە مامەڵەیەکی پرۆفشناڵە لەگەڵ هەواڵا بکەی لەگەڵ ڕۆژنامەگەریە بکەی کاتێک کە هەواڵێکە پێگەیشت قیمەی خەبەری هەبوو واتە بەهای هەواڵی هەبوو دەبێ بڵاویکەیتەوە جا بەهای هەواڵێکە بەبێ گوێدانە ئەوەی بڵاوکردنەوەی هەواڵە قازانج بەو دوو حیزبە دەگەێنێ یان زەرە بەو دوو بە پارتە ئۆپۆزیسیۆنەکان دەگەێنێ نابێ ئەوە لە پێشچاو بگرین ئەوەی کە ئێستاکە لە تێبینی دەکەم لە بەشێ لە ڕۆژنامانە هەندێک جار حساب بۆ ئەوە دەکرێت و پێشم وایە پێویستەوە من بەردەوام ئەو ڕخنێم ئاراستە گرتووە ڕخنەیە کە بە ئاراستەیە کە زۆر جا دەوترەوەی کە لە دەروێ ئەو ڕۆژنامانایەدایە دەتوانێت هەندێک ڕوتەکانی ئەو ڕۆژنامانە ببینێ بە ئاراستەیەکەوەی کە لە خۆشەویستیەوە لە عجاب بوونەوە لەوەی کە پێم وایە دووسێ ناوی زەقی پرشنگدارن لە ڕۆژنامەگەری کوردیەوە پێم خۆشە کە بەردەوام بەو شێوازەیە ڕەوتکەم بەردەوام بێت پێم وایە دەبێت بێلایانی خۆیان بپارێزن. بەڵام زۆر جار دکتۆر زۆر جار دەبینین بڵێن لەو کەسانی دەنووسن و بابەتیان لەسەر بڵاوەکەن و بەوە تۆمەتباریانەکەن گەر بە دەقیقی قسە بکەین دەڵێن بۆ نمونە هەرێک لە ڕۆژنامەکانی هاوڵاتی ئاوێنە یاخود گۆڤاری لڤین تۆمەتباریان دەکەن بەوەی کە سەر بە ئۆپۆزیسیۆنن و دەڵێن لە بەرژەوەندی ئۆپۆزیسیۆنە قساکەن پێت وایە کە ئەم تۆمەتبارکردنە منطقی بێت. ئەمە هەر کەسە ئازادە لەوەی بیر و بۆچوونێکی بێ ڕەنگە لە ئەنجامیەوەی کەسەری چەند ژمارەیەکیان وەرگیت و لێکۆڵنەوەیکی زانستی لەسەر کۆمەڵێک لە هەواڵەکانیان بکەی یا لەسەر مانشێتەکانیان بکەی کاتێک کە دەبینی هەواڵەکان یا مانشێتەکان زۆرترین بابەتی تون لەسەر لایەنێکە لەسەر لایەنێکی دیکە نیە کە پێدەچێ و لایەنەی دیکە بەرامبەریش بێ هەڵەوکەم کوڕی نەبێت بۆیە ئەو جۆرە بیر و بۆچوونە دروست دەبێت پێم وایە دەبێت کار بکرێت بۆی ئەو بیر و بۆچوونە دروست نەکرێت ئەمە مانەوە نییە کە بە شێوازێکی حسابی بابەتێکم لەسەر ئەو نووسی بابەتێکی کەش لەسەر ئەو بەڵام خەڵکی خۆی وشیارە دەزانێت هەڵەوکەم و کوڕی هەیە و هەڵەوکەم کوڕی لەلایەنێک زیاترە لەلایەنێککە بەڵام هیچ لایەنێکیش بێ هەڵەوکەم کوڕی نییە و پێویستە جاربەجار ڕخنە ئاراستە و لایەنەکرێت هیچ نەبێ بابەتی ڕخنەی بواری پێ بدرێت لەو گۆڤارانە و یان لەو ڕۆژنامانە بڵاو بکرێتەوە کە لەسەر ئەو لایەنانەشن کە وا هەندێک کەس وای لێگرداتەوە کە پاڵپشتم بۆ لایەنێکی سیاسی. پاساوی ئەوان بۆ تۆمەتبارکردنی ئەم ڕۆژنامە و گۆڤارە ئەهلیانە ئەوەیە دەڵێن لە سەردەمی نەبوونی ئۆپۆزیسیۆندا وەکو خۆش داماژت پێدا ئەوان ڕۆڵی ئۆپۆزیسیۆنیان نەبینی ئەمە ممکن بوو ڕێی تێچوو بەڵام لە ئێستادا کە ئۆپۆزیسیۆنێک دروست بووە دەبێت ئەوان چاودێر بن بەسەر ئەو ئۆپۆزیسیۆنەشەوە و بەو تۆمەتباریانەکەن کە ئەو ڕۆڵەیان نەبینیوە ئەمە تا چەند ڕاستە. ئەگەر ئێمە قسە لەسەر ڕۆژنامەگەریەکی پرۆفیشناڵی بێ لایەنانە بکەین ئەمە ڕاستە کە دەبێت هەواڵە لەکوێ چنگەوت ناڵم باسی قرتاوکردن ناکەم باسی کردنی مەشروعی ناکەم ئەوانە هەواڵ نییە وە کارێکی ئاساین بەڵام هەندێشتی دیکە هەیە قیمەی خەبەری هەیە لە هەر لایەنێکا بوو دەبێ مامەڵەیەکی بێلایەنانەی لەگەڵا بکەی وەکو چۆن لە کۆڵەرێکی ماستێر دەبێت خۆی دابڕێت مجرڕەتکە لەو بیر و بۆچوونە ئاینیە یا علمانیە یان چەپێهەیەتی کە لێکۆڵنەوە دەکا ڕۆژنامەنووسی مێهەنیش دەبێت بۆ شێوازە کارەکانی بکە گوێ بەوە نەدا لە ئەنجامی بڵاوکردنەوەی ئەو ماشێتە کێ پێزەرە دەبێت کێک پێقازانج نابێ ئەوە لە پێشاوگرێت گرنگە بەیە
ئەوەی کە بڵاوی دەکەمەوە هەواڵە و ئەو هەواڵە ئەوەندە گرنگە دەتوان بیکەمەمانشێت جا ئایا لە بەرژەوەندی کاملایەنە گرنگە من پێم وایە دەبێت ڕۆژنامەگەری مێهنی بێلایەن بەو شێوازەیشکە کە بەو شێوازە ئەگەر ڕۆژنامەگەریەک ئۆپۆزیسیۆن بوو مافی خۆیەتی هیچ هەواڵێکی ئیجابی لەسەر حکوومەت بڵاو نکاتەوە مافی خۆیەتی هیچ هەواڵێکی چاک و گرنگ و ئیجابی کە جێگای دەستخۆش بێت لەسەر ئەو حیزبانەی کە لەنا حکوومەتم بڵاو نکاتەوە و لامان کاتە ڕۆژنامەگەریەکی حیزبیش ڕنگ بێت تا حدێک یان حکومی بە شان و باڵی خۆی هەڵەیە بەڵام ئەوی کە پێوترێ بێلایەن ئەوی پێوترێ سەربەخۆی پێوترێ ئەهلی دەبێت چاوی خەڵک بێت لە بینینی چاک و خراپیەکان جا لە هەمان کاتە چاک و خراپیەکان هەبوو بڵاوی دەکەمەوە ئەوەی کە ئەو بیر و بۆچوونەی دروست کردو لای کۆمەڵێک ڕنگ بێت لەوەوە هاتبێت کە ئێستاش بەو نەفەسەی کە کات خۆی هەڵەوکەم کوڕەکان زیاتر لەو دوو پارتە کە کات خۆی منافەسەکانە بوو هەر کار لە سەود و پارتە کراوە کار لە لایەنەکانی کە کەمتر کرابێ ڕنگ بێ ئەوە وای کردبێت کە ئەو جۆرە بیر و بۆچوونە دروست بێ بۆ شێو بیر و بۆچوونە بڕەوێنرێتەوە پێویست بۆ دەکا کە هەواڵ خەبەر لە هەر لایەکە دەستکەوت کە قیمەی خەبەریە بوو دەبێت بە هەمان شێوە مامەڵی لەگەڵا کرێت بەڵام یەک مڵاحەزەی کەش باسی دەکەم هەندێک جار بە ئاشکرا من نایشارمەوە بیر و بۆچوونی سەردونسەرەکە ئازادی هەر بیر و بۆچوونیەکە دەبێت وەکو چۆن ئاساییشێک دادوەرێک ئازادە تەییدی چه حیزبێ بکات لە کاتی دەنگدانە ئەچێتەوە حەقی دەنگدانی هەیە لە دەنگ بە حیزبێک بە تۆش باماشەوە بەڵام لە مامەڵەکردن تا لەگەڵ حکومە ئاسایشەکە لە مامەڵەکردنە لە ئیشەکەی خۆیان ڕۆژنامەنووسەکەی کە پێ ئوترێ مێهنی و پرۆفیشناڵ لە مامەڵەکردن لە ئیشەکەیدا نابێ وا دەرکەوێت کە سەر بەچ نابێ ڕنگ باتەوە لە ئیشەکانی بەڵێ دکتۆر دوای دروستبوونی بزوتنەوەی گۆڕان بڵین دەستەواژەی ڕۆژنامەنووسی حیزبی و ڕۆژنامەنووسی ئۆپۆزیسیۆن هاتەکایەوە ئەم ناولێنانە ئەم تەسمیە تا چەند ناولێنانێکی دروستە لە کاتێکدا ڕۆژنامەنووس دەبێت ڕۆژنامەنووس بێت و نابێت سەر بە هیچ لایەنێک بێت دەبێت بڵین ڕاستەوەکو خۆ دوتت سەر با ئینتیمای بۆ حزبێکە بێ بەڵام لە کاری میهانیەکەی نابێ بیری بچێتەوە کە کۆمەڵێک پێوەەر هەیە کۆمەڵێک ستاندارد هەیە کە پێ پێڕەوی بکات ینی ئەمە قسێکی زۆر ڕاستە تا حدێکی زۆر ئێستا کە ڕۆژنامەنووسان تا حدێکی زۆر هیچ قسەیەکی من بە مطلقی نایکەم بەڵام قاعدە لەسەر عمومیاتدا دەڕژرە لەسەر ئیسێستانیە تا حدێکی زۆر ڕۆژنامەنووسان دابش بوون بەسەر دووبەرەدا وەکو چۆن لە کاتی خۆیان دابش بوون بە سەر دووبەرەیە تا هاوڵاتی دەرکەوت بەرەیەکی دروست کرد کە هیچیان نەبوو لە هەمان کاتە لێست لە پێش ماوەیەک بەل ئێستاش هەست بۆ دەکرێت ڕۆژنامەنووسان دابش بوون بەسەر دووبەرەدا بەرەیەک پێی دەوترێت بەرەی حزبی یان حکومی یان ئەو حیزبانەی کە پاڵپشتن بۆ حکوومەت بەرەیەکیان پێوترێت بەرەی ئۆپۆزیسیۆن بۆ ئەوەی و ئەمەش تێڕوانینێکی غەڵەتە ڕاستە ئەم تێڕوانێنە لە حقیقەتێکەوە دروست بووە بەڵام پێویستە و حقیقەتە بگواردرێت بەو شێوازە بێت کە ڕۆژنامەنووس پەیوەندیدار نەبێ بەوە ئەوەی کە لە وڵاتانی دەرەوە دەبینرێت ڕۆژنامەیەک دەکڕی وا بە ئاسانی هەست ناکەی ئەو ڕۆژنامەیە سەر بە چ حزبێکی سیاسیە تەنانەت لە عێراقا هەندێک کەناڵی تەلەڤیزیۆنی هەن وا بە ئاسانی نازانێت ئەم کەناڵە فەیحا الرشید وا باسانی ناتوانانی هەستی پێ بکەی ئەمە سەر بە چ لایەنێکە ڕاستە ئەگە زۆر لی قوڵبیتەوە هەست بۆ دەکەی لایەنێک لە لایەنەکان زیاتر نزیکە لەوانەوە بەڵام لە مامەڵەکردنیان لەگە هەواڵ لە بەرنامەجا لێهێنانی کەسەکان بە جیاوازی بیر و بۆچوونیان بۆ چاوپێکەوتن وا هەستی پێ ناکەی ئایا فەیحا لە پشتیەوە کەسێکی شیعە هەیە یان کەسێکی سونە عێراقیە دامی دەکا یان لایەنێکە یا ئەڕەشید یان کۆمەڵی قەناتیکە لە لای ئێمە هەمویان بە ئاشکرا دیارە تا دەرکەوتنی نالیا من بۆ خۆم ناتوانم ئەو حکومە بم ماوەیەکی کەمە دەرکەوتووە NRT من هەمیشە ئەوەم وتووە کاتێک کە ئێمە لە فەراغێکا ژین ئەو جۆرە ڕۆژنامەگەریە کە دەڵم ڕۆژنامەگەری رادیۆ تەلەڤیزیۆن و ڕۆژنامەی چاپکراویش دەگرێتەوە ئەو جۆرە ڕۆژنامەگەریەمان پێویستە کە خوێنەر هەست بکە بە بێلایەنانە کارەکە بێلایەنانەمانەوە نییە ڕخنەی زەقیتیانە بێ گەندەڵی کەشف نەکە بەڵام بەوەی کە هەست ناکە لە ینی هەواڵ هەبوو لەسەر هەردوو لا بڵایەکاتەوە گەندەڵی هەبوو لەسەر هەردوو لە خەبەر هەبوو هەردووکیەکە بەماشێت وە ئایدۆلۆژیای سەرنووسەرەکە جێگەی ڕێزە بەڵام ئایدۆلۆژیاکەی خۆی کە دڵی بەلای دڵی ترپەتر بکە بەلای حیزبێکە بەلایکە نایکە تێکەڵی خەبەر ناکات جاکە هیچ نەبێت تێکەڵی هەواڵەکانی ناکات چ لە تەلەڤیزیۆن چ لە خەبەرە پێم وابووە ڕاگەیانی کوردی پێم وایە ئەو سەبە جۆرە ڕاگەیانێکی لەو جۆرە کە لە هەموو وڵاتێکی پێشکەوت و دیموکراسیا هەیە جۆرە ڕۆژنامەیەک هەیە کە کەسێک دەیکڕێ هەست ناکە سەر بە چ لایەنێکە بە بەشێکی زۆر لە هەواڵیشی پێدەگا لە کاتێکە خوێنەری ئێمە بۆی حقیقەتی پێبگا ئەبێ شەوانە سێری هەواڵەکانی کێنێنیشکە سێری هەواڵەکانی کورساتیشکە سێرێکی پەیام و سپێدەشکە یاخود چەند جەریدەیەک بگرێتەوە بخوێنێتەوە لە کاتە بۆی بتوانێت بە تەوازن کۆمەڵی هەواڵی حقیقەتی پێبگا گیان بە یەک لە قەت هەواڵەکانی بۆ تەکمیلە ناکرێت بڵێ دکتۆر
دکتۆر مادەی دووەمی یاسای ڕۆژنامەگەری کوردستان کە بە یاسای ژمارە 35 ساڵی 2007 ناسراوە دەڵێت ڕۆژنامەگەری ئازادە و هیچ سانسۆرێکی لەسەر نییە و ئازادی دەربڕین و بڵاوکردنەوە بۆ هەموو هاوڵاتیان دەستەبەرە. ڕای شخصی خۆت لەسەر ئەم پێناسەیە ئەمە تا چەند لە کوردستاندا جێبەجێ کرا و ئیشی پێکراوە ناوبڕێک وەرەگرم و دوایە وەڵامەکە وەرەگرمەوە. بینەرانی ئازیز وچانێکی کورت و دەگەڕینەوە لاتان.